ئەمڕۆ یەکی شەش ڕۆژی جاردانی مافی منداڵان ئێمە لە هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ساڵانە هەڵدەستێ بە ئەنجامدانی فیستیڤاڵ بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە. ئەوەی گرنگە هەمومان ڕەچاوی مافەکانی منداڵ بکەین و پێشێلی نەکەین. حول الشعري شيرين لدوري طالجين صناو الدخوين موا وقول داقاشين موا هیواداری ئەمە هەنگانە بەردەوام بێ بۆ خزمەتکردنی زیاتری مناڵە چاوگەشەکانمان لە هەرێمی کوردستان. هیوای سەرکەوتن بۆ هەموو مناڵانی کوردستان دەخوازین. لا حروجي قرنا هي الصباحاني رواي ضارها يعني نا مثلا وعيدينا جيروينا جي حبكي تدبيني ولو شنو هادنا عالم زيده يا ابناء باتنا جامعيه اذا فرنا نجي جامعيه يعني تمي قباله وقت بيجي عالم صار قارني وهالو تشتين ولو خوشي قارني خوش مثلا ناني قرب بيتر هيدا الوقت روجيه دمع روجيه ده. يعني بري فطاري ساعات شهر وتشتقت تبلشم حتى ساعات حفتوني حتى افطاري تقريبا. خضره مشكله هي طاونه نانه لحمه عجينه شمبوركه. صل لربك وانحر إن شانيك هو الأبتر وما كان من المشركين. ئێمە وەکو سەرپەرشتیاری فستیڤاڵی گەڕۆک کە ئەم ساڵ سێمین ساڵان لە مانجی پیرۆزی ڕەمەزانە لە دوای نوێژی تراوێح چینە خزمەت گوێگرانی قورئانی پیرۆز بە شێوازی تیلاوەی میسری کە ئەمە کارێکی تازە و ناوازەیە بۆ یەکەمین جارە لە کوردستاندا بەڕێوە دەچێت لە پارێزگا و شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستاندا. الله الله قل أعوذ برب الناس ملك سوپاسی خەڵک و شارۆچکەی یاربەتی شەکەین کە ئیستیجابەی ئەوەیان بووە کە مناڵەکانیان بنێرنە ئەوەی کە فێری دەنگخۆشی و قورئان خوێندن و لەبەرکردنی قورئان بەشدار بن.